جێپەنجەی مێژوو لە هەڵدانەوەی لاپەڕا زێڕینەکانی مێژوو بەردەوامە. ئێمە ئامانجمانە کوچە و کۆڵانەکانی شار و شارۆچکە و دیاتەکانی کوردستان تەی بکەین تا لە هەرکوێیەک لاپەڕێکی زێڕینی مێژووی کوردستان هەبێت هەڵی بدەینەوە. ئەم جارە دەچینە شارێک کە زۆرێک لای وایە ئەو شارە شاری چەک و تەق و تۆقە، بێئاگا لەوەی مەڵبەندی شارستێنێت و ڕۆشنبیریە. ئەوێ ڕۆژێ دەیان نووسەر و ڕۆشنبیر و نوێخواز و شاعیری گەورەی تێدا هەڵکەوتووە. بۆیە دەبێت کە چوینە نێو ئەو شارە وا بزانیت دەست لە ملانی شاعیر و ئەدەب و نووسەر و ڕۆژنامەنووس و چەندان ڕۆشنبیر دەبیت. ئەوێ لە مێژە قوربانی ڕێگای ڕزگاری کوردستانە. ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی پایتەختی شەهیدان و ئەنفال کراوانی کوردستانی بەبەردا بکرێت. لەوەیە ئەم جارە بینەر بپرسێت چۆن و کەی و لەکوێ ئەو قەڵەمە پیرۆزە، ئەو قەڵەمە ڕەنگە و ڕەنگە گەورەیە لەدایک بووە و گەورە بووە. ئەوێ ڕۆژێ لە دامێنی قەڵای سپی حەساردا گەنجێکی لاو بێ گوێدانە ماندووبوون دەنووسێت و تێدەکۆشێت بۆ هۆشیارکردنەوەی خەڵک تا چۆن نیشتیمانی خۆش بوێت. بۆیە هەمیشە ئامانجەکەی بۆ ئەوە بووە چۆن بتوانن لە ڕێگای قەڵەمەکەیەوە خەڵک پەیوەست بکات بە خاکەوە، خەڵک ئاشنا بکات چۆن نیشتیمانی خۆش بوێت. پێکوڵەی هەردەی مەینەتی لە توێی ناخی شەقارمان هەڵچەقیوە، واژێی کەمانی ئاوەزمان ئاوازی ئازار دەژەنێ، گورگی برسی ویژدانی بازرگان قولەپێی شەکەتمان دەگەزێ. ئەم جارە جێپەنجەی مێژوو ئاتومەتە چەمچەماڵ، ئەو شارەی لانکەی شارستانێتی بووە. بە خەبات و قوربانیدانەکەی ناسێنراوە بە پایتەختی شەهید و ئەنفال کراوان. دەمەوێت لێرە لاپەڕەکانی مێژووی ئەدەب و نووسین و ڕۆشنبیری دوو دەی سەدەی ڕابردوو هەڵبدەمەوە، قسە لەسەر شاعیرێکی گومناو بکەم. ئەو شاعیرەی بە پێنووسەکەی ئەویست لە مناڵەوە تا گەورە ئاشنای ئەوە بکە چۆن نیشتیمانی خۆش دەوێت. جێپەنجەی مێژوو ئەم جارە بەشێک لە کوچە و کۆڵانەکانی شارچکەیەک تێی دەکات بۆ هەڵدانەوەی لاپەڕەکانی ژیان و بەرهەمی ئەدیب و شاعیر و نووسەرێکی پەراوێزخراو کە دەرفەت و کەنارکەوتنی ژیانکردنی غەدرێکی گەورەیان لێ کردووە و جۆری بڕیاردان لە مەرگیشی لە لووتکەی هەڵوێزدا وەک پێویست لە بەرچاو نەگیراوە کە لە سلێمانیەوە دەڕۆیت و پێدەنێتە ناو شاری چەمچەماڵەوە. ڕاستە و خۆ ڕوودبەر پەیکەری ئەو شاعیرە مەزنە دەکەوێت. دەیبینی لەسەر پەیکەرەکە چەند دێڕێک لە هۆنراوەکانی خۆی نووسراوە و دەڵێت گریانی ناخ بۆ سەر گۆڕەکەم قەت گوڵ مەهێنن، دڵم گوڵدانە هەرگیز بۆم مەگرین، من لە پێش مەرگما بۆ خۆم گریاوم. کێلی گۆڕەکەم وەها بزرکەن با کەس نەزانێ ئالەم گۆڕەدا یەکێتیا دەژی، هەرگیز لە ژینە خۆش نەژیا ساتێ، خەمی هەژاران توێشیوی ڕێگای بوو، گڕی دەرونی مەشخەڵانی بوو. ئەو شەقامە لە چەمچەماڵ لە سەرەتای شارەکەەوە دەست پێ دەکات تا نەخۆشخانەی شەید پێشڕە و بە شەقامی شەید باقی ناو دەبرێت. لەگەڵ ئەوەی نووسین پرۆسەیەک بووە لای و بە زمانێکی ڕەوان و تۆکمەی دایک نووسیوێتی هاوکات پەروەردەکار و ڕۆشنبیرێکی دیار و کردداری سەردەمی خۆی بۆ و هاوڕێیان و گەنجانی خوێنەری ئەو کاتی شارچەکەی خۆیان بە قەرزداری دەزانن. لەوەیە زۆر بن لەوانەی بیانەوێت بە وشەیەک بەشداری بکەن لە جێڕانەوەی سەروەریەکانی شەید باقی، بەڵام کەس وەک
هاوڕێ هەرە نزیکەکانی ناتوانێت پێی بە گەورەی ئەو شاعیرە مەزنە ببات. من و کاک باقی پێشەوەی خۆمان بناسین یەکترمان ناسی. هەر لە مێرد مناڵەوە پێشەوەی بدەستکەین بە نووسین بەڕێکۆت بووین بە هاوڕێیەک. دوایش پاشەوەی کە کەوتینە نووسین و خوێندنەوە زیاتر هۆگری یەک بووین. لە ناو شاردا کەم ڕێک دەکەوت پێکەوە نەبینرای نایە. کاکە باقی نەک هەر من هەموو خەڵکی شار خۆشیان دەویست. کاکە باقی نمونەی ڕۆشنبیر و بێوەی بوو. بڕواب کە بەراعەتی لێدەباری. حتا زۆر لە ناو هاوڕیانە سەردەمانێک ناوماننا باقی بێوەی. هەن وەکو ڕەمزێک بۆ شعریشی تا ڕادێک ماوەیەک بەکاری هێنا. کاکە باقی بە ڕوو دەتبینی بزە و خەندەی لێدەباری. هەمیشە ڕووخۆش. بەڵام کە وەک من چونکێ لە نزیکەوە دەمناسی و هەموو شتێکی لای من باز دەکرد لە ناخەوە دەکوڵا. خەمێکی پیرۆز، خەمی گەل و نیشتمان. باقی بەدەر لەوەی کە شاعیر بوو، نووسەر بوو، خەمی بەیانی باشتری بوو بۆ خەڵک بەگشتی، بەدەر لەوە کەسێ بوو ئەویست بەڕەندی شانی خۆی بشێت، تەنانەت بە کتێب فرۆشی بێ، بە ڕۆژنامە فرۆشی بێ. ئەوەی ئەوەشی بە ئامانجێکە کرد، هەر ئەوە نەبوو کە کتێب بفرۆشێ. ئامانجی سەرەکیەوە بوو کە کتێب بەرێتە ماڵەکانەوە. ینی هەوڵێکی زۆریەدا کە کتێب بەرە و زۆر ماڵ بەرێ، زۆر شوێن بەرێ، بیباتە ناو ماڵەکانەوە. بۆیە باوڕی من دیگە لە ئامانجی فرۆشتن و کەسابەت ئامانجی گەیاندنی بەرهەمیش بوو بە کتێبیش بە خەڵک. خۆشی خەونێکی گەورەی هەبوو بۆ ڕۆشنبیری. دیگە لەوەش باقی یەکێ لە ڕۆڵە جوانەکانی ئەوە بوو. طبعاً ئەو سەردەمە ئێمە هەرزەکار و گەنج و 18 ساڵ و 19 ساڵ و ڕەنگە گەورەتریمان نەگەشتوێتە 20 ساڵ. خەریکی نووسین بووین، کۆمەڵی گەنجوانە بووین، خەونمانە بوو. ئێواران لە دەوری کۆ بووینەوە، هەرەو نەبوو. سێ-چوار کتێب فرۆشە بوو، کتێب فرۆشی سەرجادە، وەک چۆن لە سلێمانی هەبوو، لە کەرکووک بوو، لێش سێ-چوارێکە بوو. لێرە مەلا ڕێبازە بوو، عەبدوڕەحمانە بوو، کاک باقیە بوو. ئەو پیرۆزی نیشتیمان و خاکەکەی لە دڵیدا چەسپا بوو. پێی وابوو کەس نابێت خیانەت لە نیشتیمانەکەی بکات، چونکە هەمیشە دەور و خولی ئەو لە دەوری ئەوانەدا بوو کە بەڕاستی کورد بوون و کوردستانی بوون لە ناخیاندا قوڵب دەدات و هەمیشە ئاواتی ئەوەی هەبووە ڕۆژێکدا بێت کوردستان ئازاد بێت و بە ئازادی بخوێنێت و بنووسێت و قسە لەسەر پێشکەوتنی نیشتیمانەکەی بکاتە تەوەری کۆڕ و کۆبوونەوەکانی، چونکە لە بنەڕەتدا بنەماڵەکەی بە خوێندن و خوێندەواری و شۆڕجێڕی هاتون و هاوبەش بوون. کاکە باقی هەموو جارە دەوێت کاکە مەلا گەرمێژووی گەلان بخوێنیتەوە، گەلێک نابینی ئەوەی کورد بێت و دەوڵەت نیە چیانێکی سەر بەخۆی نەبێ. ئەو دەوڵەتانی کە کوردی تیا دابش کراوە، بەسەرا دابش کراوە، هەمووی زۆردار بێسڵەمینەوە لە چەوسانەوە زۆرداری، خاوەن هێز و قوتێکی زۆر، هەتا بڵێ دیکتاتۆر. میلەتی کوردیش هەمیشە پەرپەرت و دابش کراو. بەڵێ لە سیاکان، ئەمە قسەی کاک باقی خۆی بوو، بڕوا بکەن، بەڵێ لە سیاکان چەخماخی شۆڕشە، بەڵام چەخماخی شەڕی خۆخۆری و خۆکوژیشە. ئاخر هەر لە سەرەتاوە ئێمەی گەنج بە خەمی براکوژی تاساین. کاک باقی ئاسۆی دەبینی بەڵام زۆر دوور. کاک باقی هیوای هەبوو، بەڵام هیوایەکی کس تروسکەیەک بوو. بەڵێ دوای ڕاپەڕین ئەو تروسکەیە گەشایەوە، بەڵام بەداخەوە ئەویش ماوەیەکی زۆری نەخەیان، دیسان شەڕی براکوژی و ڕشانەوە، دیسان ڕوونتر بڵێم پەنجە شکاندن لە ناو شۆڕشی کووردا
لە ناو میلەتی کووردا دەستی پێکرد بۆیە لە کۆتاییدا دەتوانم بڵێم ئەو تروسکایش کوژایەوە. پیا ڕۆشنبیر و جوان و نووسەر و ئەدیبەکانی چەمچەماڵ کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە هەردوو دەی هەشتاکان و نیوەی یەکەمی ساڵی نەوەدەکانی سەدەی ڕابردووە. دیارەگەر هەم بنەماڵەکەم ڕێگەم پێ بدەن کە بە ناوی ئەوانەوە قسە بکەم و هەم بتوانم لە ئاز گەورەی کاک باقیە چەندێ ڕێک بڵێن ئەوە شانازێکی گەورەیە. دیارە کاک باقی هەر خۆی لە بنەماڵێکە گەورە بووە کە بنەماڵەکەی بنەماڵێکی خوێندنەوار بووە چونکە باپیری کاک باقی یەکێک بووە لەو مامۆستا و مەلایەنەی لە کوردستانە کە لە سنە و سابڵاخی ڕۆژهەڵاتی کوردستانی ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و ئەمە باپیریشمان ئەنی دەستی نووسینی شعری هەبووە و بەرهەمی هەبووە بەداخەوە بەهۆی جێگۆڕچێ و ئەنی بەهۆی مەلایەتەکەیەوە کە ئەمدی ئەو ناوچەی کوردستانی کردووە ینی بەرهەمەکانی فەوتاون و هەر یەکێک لە مامەکانی کاک باقی بە هەمان شێوە شاعیر بوو بەرهەمی چاپکرا و بڵاوکراوەشیە. دیارە کاک باقی خۆی لە سەردەمێکا ژیاوە. ئێمە گەر بمانەوێ ئاکاری بەرز و باڵای کاک باقی بناسین لە ڕێگەوی و لە زاری ئەو هاوڕێیانەیەوە کە هاوڕێ هاودەمی بوونە لە شاری چەمچەماڵە دەتوانین بزانین کە کاک باقی کەسایەتێکی دامەزراو و خاوەن ئاکاری باڵا کەسێکی ڕووخۆش و هێمن و لەسەرخۆ بووە و کەسێک بووە هەمیشە خەندە لەسەر لێوانی بووە و ئەگەر کەسێکیش لە نزیکەوە لە زاری هاوڕێکانیەوە نەزانێت کاک باقی چۆنە لە ڕێی بەرهەمەکانیەوە لە ڕێ ئەو دەستنووس و ئەو چاپکراوانەی کە لە دوای خۆی بەجێماون کەسایەتی کاک باقی بۆ دەردەکەوێت کە چەند کەسایەتێکی دڵسۆز بووە بۆ ئەم خاک و نیشتیمانە بۆ هاوڵاتیانی ئەم نیشتیمانە و چەند مرۆڤ دۆست بووە. دیارە کاک باقی لە بارودۆخێکا ژیاوە لە بارودۆخێکا دەستی کردووە بە نووسین کە ئەوەی کە بەداخەوە لەم نیشتیمانیە ئەوەی کە زۆر زۆر بێبایەق بووە خاکی کوردستان بووە و ئەوەی کە بایەخی بووە دانەنراوە خەڵکی کوردستان بووە بەڵام هەمیشە لە سەردەمی ڕژێمی بەعسا بە هەڵوێستەکانی بە نووسینەکانی بە بیر و بۆچوونەکانی دژ بە زوڵم و ستەمی بەعز وەساوەتەوە و ئەوەی کە ئەرکی سەرشانی ئەو بۆ وەکو هاوڵاتیەکی ئەم نیشتیمانە وەکو نووسەرێک وەکو شاعیرێک لە ڕێگەی شعر لە ڕێگەی چیرۆک و کورتە چیرۆک لە ڕێگەی ڕۆمانەکانیەوە ینی وێنای کردووە و خەمی گەورەی ئەو خەمی مناڵان بووەکەنەوەی داهاتووی ئەم نیشتیمانە بوونە لە بابەتی پەروەردەکردنی مناڵان و پێگەیاندنیان و بنیادنانی کەسایەتیەکی دامەزرا و کەسێکی ڕازگۆ دڵسۆزی لە دەرچێت بۆ ئەم نیشتیمانە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لەو بوارەیە ئەو شعرانەی کە خوا لێ خۆشببوو کاک باقی بۆ مناڵانی نووسیوە لە ئاسێکی زۆر باڵادایە. باقی عەبدولخالق ئەو شاعیر و چیرۆک نووسەی لە ساڵی 1964 لە گەڕەکی ئیمام قاسمی شاری کەرکووک لەدایک بووە. بەهۆی بارودۆخی سیاسی ئەو کاتی کوردستان و ئاوێتەبوونی بنەماڵەکان لەگەڵ شۆڕش دوای چەند ساڵێک لە کەرکووکەوە دێنە شارۆچکەی چەمچەماڵ و بە یەکجاری لەوێ نیشتەجێ دەبن. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە چەمچەماڵ تەواو دەکات. دەرچووی پەیمانگای پزیشکی بەغدا بووە. ئەگەر چی ساڵێک دوورخراوەتەوە لەسەر هەڵوێستەکانی دژی بەعس. پاشان بەرەو دنیای نووسین هەنگاو دەنێت و لە سەردەمی پڕ لە تاریکی و تند و تیژی و زوڵم مستەمی بەعزدا نووسینی هەڵبژاردووە. لە مێرد مناڵیەوە ئاشنایەتی لە تەی خوێندنەوەدا پەیدا دەکات و لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوودا دەست بە نووسینی شعر دەکات.
ئارەزووی زۆر و لە ڕادەبەدەری بۆ خوێندنەوە و نووسین و ئامانجی گەورەی بۆ بە کولتورکردنی خوێندنەوە لە لای گەنجان بیرۆکەی ئەوەی لا دروست دەکات لە تەنیشتی ماڵەکەی خۆیان و لە یەکێک لە گەڕەکەکانی دامێنی قەڵای سپی حەساردا دووکانێکی کتێب فرۆشی بکاتەوە. ئیدی باقی دووکانی کتێبفرۆشەکەی دەکات بە ماڵێکی خنجیلانە بۆ کۆکردنەوەی گەنجان و شوێنێکی ئارام و متمانە پێکراو بۆ گفتوگۆ و ڕاگۆڕینەوە لەمەڕ بەگژە چوونەوەی ستەمی بەعس، فێرگەیەک بۆ گەنجان و ئاشنابوونیان بە کتێب و خوێندنەوە. هاوڕێیانی گەواهی دەرن کە زۆر جار ئەو گەنجانەی ڕویان لە کتێبخانەکەی کردووە بێ بەرامبەر کتێبی پێداون بۆ خوێندنەوە و هانی داون بیخوێندنەوە و ئامانجی لە پێشینەی پێگەیاندنی ژمارەیەکی بەرچاو لە گەنجی خوێنەر بووە لە چەمچەماڵدا. لە چەمچەماڵدا کاکە باقی وان ناسرابوو خوێندنەوە و کتێب کە کاکە باقیمان دەبینی یەکسەر خوێندنەوە کتێب داهاتەوە بیرمان. ئەو سەردەما بێ ئەوش بڵێم لە بەختی کاکە باقی و مندا سەردەمی زێڕینی بڵاوکردنەوەی کتێبی کوردی بوو، کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان. کۆمەڵێک نووسەری چاک، کۆمەڵێک شاعیر، لێکۆڵەر، ئەمانە لە پاڵ ئەو ڕژێمە دیکتاتۆرە ئەو هەلیان خۆستبەوە کتێب و ناملکی خۆیان بڵاو دەکردەوە. کتێبێک بڕوا بکە کتێبێک نەبوو دەرچێت و کاکە باقی دەستی پێ نەگەینێ. بەڵێ لە سنووری چەمچەماڵ کەمترە و کتێبانە دەگەیشت، بەڵام کاکە باقی هەمیشە بڕێی لە کۆتایی هەفتاکانیشدا لە کەرکوو کتێبی چاک بینەکرا، لە دوایە مەمنوعکران ئەچوو سەردانی کەرکوویە کرد و ئەو کتێبانی بۆ پیا کردین. دواتر ئەچوو بۆ سلێمانی و هەمیشە بوو بینایە جگە لە کتێبخانەکان لە شەقامی مەولەوی ئەو کتێبانی کە لەسەر شۆستەکاندا ئەنرابوو کاکباقی هەمووانی کردبوو بە ڕەفیقی خۆی دەچوو ئەو کتێبانی دەهێنان. هەموو جارێ بەمنێود کاکە مەلا لە ناو کارتۆنی ئەو کتێب فرۆشانە کتێبی بەسوودەیە و شاردویانەتەوە یەکێکی وەکو من متمانیان پێم هەبێ ئەو کتێبانم دەدەنێ. بۆیە کاکە باقی هەمیشە جگەل لەوەی بۆ خۆی کتێبی پەیدا دەکرد بۆ ئێمەی دۆست و هاوڕێی کە ئەوانی وەکو خۆی ئەدەبدۆست بووین خوێنەر بووین بۆمانی دەهێنا. هەر بەوە نەوەسا کاکە باقی لە کۆتاییدا بەهۆی خوێندنەوە خوێندنی قوتابخانیشەوە مەحەدیشەوە سەردانی بەغای دەکرد. هەمیشە لەوێ کتێبی عەرەبی و فەلسەفە و کتێبانشی پەیدا دەکرد و دەیهێنایەوە. گۆڤار و ڕۆژنامەکان لە بەغاوە کاکە باقی دەستی پێک دەگەیاند بۆمانی دەهێنا. هەموو جارە گۆڤار و ڕۆژنامەکانی ئەوی دەهێنان دەوید کاکە مەلا ئەم گۆڤار و ڕۆژنامانە لاپەڕی یەکەم دووەم سێم پێویست ناکەی بیخوێنیتەوە تەنانەت سەیریشی مەکە، چونکە ئەمە بە وێنەی ئەو دیکتاتۆرە نەخشێنرابوون. لاپەڕەکانی دیار بەدێر وشە بە وشە لەگەڵیا دەدوین لەسەری دەدوین و ئەو لێکۆڵینانەی کە ئەو کاتە ڕەخنەگرانی کورد لەو زیاتر بەڕەمزەوە بۆی لە سژێر سانسۆر دەرچێ بەڕەمز و شتەکانیان بڵاو دەکردەوە هەموو لەگەڵ کاکباقیە لێی دەدوین. جگە لە سەروی هەمووی ئەمانشەوە کاکە باقی کتێبێکی زۆری دەهێنا لە سلێمانیەوە لەسەر دوکانێکی بچووک دایدەنا. ئەگەر کەشوهەوا لەبار وایە لەسەر شۆستەکان دایدەنا و بە تایبەتی ئەسران ئێمەی خوێنەر ئێمەی هاوڕێ ئێمەی دۆست دەچوین بۆ دەوری و ئەو کتێبانەمان دەور دەکردەوە. ئەگەر نەشمان کرایە چاوێکمان دەخشان بە کتێبەکانم. بۆیە دەڵێم کاکە باقی ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی بینی لە ڕۆشنبیرکردنی خەڵکی چەمچەماڵ و هەروەها لە کللتوری خوێندنەوە لە چەمچەماڵ. لە دەوری کۆبوونەوە کتێبی باشی ڕێنماییکردنی کتێب باش خوێنەوە زۆر در کتێبی زۆر قاچاغوانە مەسەلەن ئەوانێک بۆ سەردەمە تۆزێک جێی ئەوە بوو مەسەلەن عەبدوڵڵا پەشێو یان هێمنی موکیانی یان هەندێک جار دیوانەکان هەندێک جار کتێبی تر بۆ نمونە ئەوانەی کە پەیوەندیان بە چەپ و بە مارکس و لێنینوانە بۆ چەندێ مەعرفەکەشمان زۆر باش نەبوو بەڵام ئەوانەشی بۆماندانە باقی هەمە کار بوو باقی لە یەک بوارانەیە نووسی لە یەک بواری شایشی ناکرد هەمە کار بوو.
ڕۆمانیە نووسی، شعرە نووسی، شعری مناڵانیە نووسی، ڕێنمایی تەندروستیە نووسی، زۆر جار ڕێنمایی خەڵکێکرد چۆنێتی پەروەردەکردنیە نووسی، یعنی هەمە کارێکی سیر بوو لە زۆر بوارە ئیشێ کرد و توانایەکی سەیریشیە بوو. باوەڕێکی جارێکیان بیرمە باسی شاعیرێکمان کردێکە لە شاعیرە نوێخوازەکان شاعیرێ بوو دیوانێکی نووسی بوو، دیوانەکە جێی سەرنج بووە و سەردەمە بۆ کۆتایی هەشتاکان. ئەوەی ئەمە ئەو کاتە خۆخۆمان بشتە دەرتێ بیخوێنێ بەڕاستی لە کەرکووکیش و لە سلێمانیش و لێرەیش هەرچی هەڵپەمانەکە کتێب و گۆڤار و ڕۆژنامە هەرچی دەرەتی و ئەمان خوێنەوە بە هەمووش بە چاک خراپەوە. جایەکێ لەو شاعیرانی شعری دیوانێکی بڵاو کردبووە لەگەڵ باقییان مناقەشەمان کرد، بەوەستم لە توانای باقی بوو وتی لەتی وەڵای وەگەمە شعر بنووسمەم شەو دوو دیوانی وانووس. ئەوەندە توانای هەبوو، توانای نووسینی باقی، توانای دەربڕینی. لە عەرەبیا هینێک هەیە شێوازێکی سەهلی ممتەنیعی پێڵێن، ئاسان زۆر ئاسان بەڵام گرێ و گۆڵیشی تایە. شعرەکانی باقی مەسەرەن یەکەمین دیوانی ئەوەندە هین بوو بەم خاکەوە پەیوەستم، جا باقی زۆر هەوڵێدا شعرەکانی بە هەر شێوێ بێ لە هین دەرچێ لە ئەو کاتە شتێکە بوو ناوی ڕقابە بوو، ڕقابە زۆر چاودێری نووسینێک مەسەرەن باقی یەکەمین دیوانی بە ناوی بەم خاکەوە پەیوەست و لە دیوانەکەشە زۆر داکۆچی لە ئازادی و لە خاوەنداریەتی و لە خۆخاوەنی و دیارە وەکو بنەماڵە ینی پێوەست بە خەبات بە قوربانیدان و بەشداربوون لە شۆڕژ لە سەردەمی حکومداری کوردستان شێخ مەحموودی حەفیدەوە لە باپیرەوە ینی بە بەردەوامی بنەماڵی ئێمە بەشداری شۆڕشەکان بۆ بەشداری خەبات و قوربانیدان بووە و دواتر لە شۆڕشەکانی دیکەی کوردستانیشا بە هەمان شێوە لەگەڵەوەی کاکباقی بنیادی کەسێتی خۆی بنیادێکی جوان بووە لە ڕووی پەروەردەوە، لە ڕووی فکرەوە، لە ڕووی ڕوئایەوە کەسایەتێکی دڵسۆز و خاکەڕا و نیشتیمان پەروەر بووە. بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە کاریگەری بەسەرەوە هەبوو هەم خوێندن و ئاسی ڕۆشنبیری خۆی بووە و وەک پێشتر ینی باسم کرد هەم خێزانەکەی و هەم بنەماڵەکەی ئەمە کاریگەری هەبوو بەسەرەوە لەبەر ئەوەی کە بنەماڵەکەشمان بەشدار بووە لە شۆڕشەکانی کوردستانە هاوشێوەی زۆربەی خێزان و بنەماڵەکانی تر ئەمەش یەکێکی دیکە بوو لەو کاریگەرانی لەسەری هەبووە. ئەوەی کە ئێمە شانازی پێواکەین کاکباقی لە چەمچەماڵە لە ڕەوژبەرزی لە ئاکاری باڵا لە دڵسۆزی و نووسینەکانی و بەرهەمەکانی لاپەڕەیەکی پرشنگداری ئەو قۆناغەیە کە تێیدا ژیاوە کە ئەمە شەرەف و شانازیەکی گەورەیە بۆ ئێمە. ئەو شۆڕە سوارەی مەیدانی نووسین و خوێندنەوە لە بواری نووسیندا بەهرەمەندێکی هەمەکارە بووە. لە قۆناغدا دەست دەکات بە نووسینی شعر، زوڵم و ستەمی بەعەس تەواوی کوردستانی عێراقی تەنی بوو لەو پەڕی ترۆپکا بوو. شاعری بە شعری نیشتیمانی و نەتەوەی و بەرگری دەست پێ دەکات و لە ڕێگەی نووسین و ئەدەبەوە وشە دەکاتە چەکی دەستی بۆ بەرەنگاربوونەوەی لە ناوبردنی فەرهەنگ و کولتور و زمانی نەتەوەکەی لەلایەن دوژمنەوە. هەموو ونن لە ناو لۆچی پڕ لە پێچی ئەنگوستە چاوی بیریانە کە چیوێڵن بە دواتر وسکای نەبراوەی ئاواتی لە مێژینەیە. لەم شارەدا هەنگە زەردەی پرسەکانی نیگای خەماوی مناڵان چزە لە ناخەڵەسێنن هۆتاشە بەردەبێ دەنگەکان بۆ مرۆڤە زیندووە مردووەکان وەها دیارە کلیلی بیری خەفەتان خراوەتە ناودەمی نەهەنگی بن دەریاوە.
لە بواری نووسینی شعری مناڵاندا بە زمانێکی تایبەت و لە زمانی مناڵانەوە نووسیوێتی جگە لە نووسینی شعر بەهۆی ئەوەی شارەزایەکی زۆر باشی لە زمانی عەرەبیدا هەبووە بە بەردەوامی ئاگداری بزوتنەوە نوێگەریەکانی شعری کوردی و عەرەبی بووە لەوانە ڕەوتی ڕوانگەی مامۆستا شێرکۆ بێکەس و هاوڕێکانی و گروپی کەرکووک کفری مامۆستا لەتی ڤەڵمەت و هاوڕێکانی و گروپی نەتەوەکان لە کەرکووک و بزوتنەوە شعریەکانی عەرەب. تێداری فاشی من ناترسێنێ لە لاشم ڕوونا گیانم دەردێنێ بەڵام ناتوانێ بیری سربەستیم هەرگیز لە بیر و مێشک دەربێنێ. ئەبێ ئەوەش بڵێم ئەم شعرانەی کاک باقی کە ئیسا نمونەیەکم خوێنەوە هی کاتی پێش ڕاپەڕینە چونکە شعری کاک باقی دابش بوو بەسەر دوو قۆناغدا قۆناغی پێش ڕاپەڕین و قۆناغی دوای ڕاپەڕین. ئەو شعرانەی کە کاکە باقی پێش ڕاپەڕین دەینووسی هەمیشە ئەو شعرانەتەوەیانە بوو کە دژی دیکتاتۆر و زۆڵم و چەسانەوە دەینووسی. خەڵکی هان دەدا خوێنەری هان دەدا بۆ ئەوەی ئازار و کێشەی ئەو کاتە ماتی نەکە نەیترسێنێ خۆڕاگر بێ. بڕوونتر بڵێم شعری کاک باقی لەو کاتەدا شعری واقعی شۆڕژگەڕانە بوو بەڵام دوای ڕاپەڕین قۆناغێکی کە دێ لە شعری کاک باقی. من بڕوام وایە گەر کاک باقی بمایە تەمان ئێمە شاعری بە تایبەتی شاعری بواری مناڵانمان زۆر کەمە کاک لەتیفمانەیە کاکەی فەلاحمان لە هەندێک شوێنایە هەندێک شاعری زۆر کەمانەیە. ئەگەر کاک لەتیف بمایە این کاک باقی بمایە کاک باقی یەکێ بوو لەو شاعیرانەی کە لە بواری مناڵانە ئەیتوانی شتی زۆر گەورە بکە. ئەیتوانی ڕۆمانی مناڵان بنووسی ئەیتوانی شیعری مناڵان چیرۆکی مناڵان و زمانێکی سادە و بە شارەزاییشەوە چونکە باقی شارەزایی لە تەندروستیە هەبوو لە بواری تەندروستیە ئەیزانی بە شارەزاییەوە ئەو کارە بکە ئەیتوانی بە شارەزاییەوە ئەو کارە بکە. بۆیە باوەڕی من ئەوە هینێکی زۆر باش بوو ینی تەسەورم وایە ئەوە زۆر کارێکە دەسەرەوەی کە شعر و چیرۆکی مناڵان بەو شێوەیە بنووسێکە لەگەڵ تەمەنەکانی مناڵانە بگونجێ لەگەڵ ئاستەکانیان نەبوژێ مەسەرەن لە 5 ساڵ بۆ 10 ساڵ چۆنە نووسێ لە 10 ساڵ بۆ 15 ساڵ چۆنە نووسێ ئاوا ئیزانی مامەڵە لەگەڵ واقعیا بکە. باقی لە ژیانە بمایە ئێستایەکی بۆ تایبەتی لە بواری مناڵانە یەکێ بوو لە بابڕین نووسەرە زۆر باشەکانی ئەو بوارە و ڕۆڵی گەورەیە بوو و باقی هەرەمانی نەبوو بەڵام هەوڵی ڕۆمان نووسینیە بوو بەداخەوە نازانم ڕۆمانەکانی تەواوکردانە هەوڵی ڕۆمان نووسینێ بوو کە من بڕوام وایە ئەوەش ئەو تەمەنە تۆ ئێمە باسی ناوەڕاستی نەوەتەکەین من تەسەورەکەم ئەو کاتە زۆر زیاتر ئەبوو ئەیتوانی این کاوانە ئەیتوانی زیاتر بێتە خاوەن کەرەسەیەکی زۆر گەورە. نووسینی باقی بوو بۆ مناڵ کاک باقی هەمیشە دەیوت مەلاجان ئێمە ئەگەر شعری نەنووسین کتێبی خانەی کوردی ئەدەبی کوردی پێهەژار نابێن. کورد ئەگەر لە هەر شتێکیشە دەوڵەمەند نەبێ لە شاعر و ئەدەبە دەوڵەمەندە. بۆیە وان پێ باش ئەمە قسەی کاک باقی بوو بۆ مناڵ بنووسم. ئەتوانم بڵێم لە سوودار لە سنووری چەمچەماڵە یەکەم کەس بوو کە بۆ مناڵ بنووسێ و هەروەها بڵاویشی بکاتەوە. هەمیشە ئەو بەرهەمانی کە بۆ مناڵان دەنووسی لە ڕۆژنامەی هاوکاری لە کۆتا لاپەڕی گۆشەیەکە بوو بۆ مناڵی دەنووسی. نووسەر و شاعری مناڵ ئەو سەدەمە زۆر کەم بوو بە پەنجەکانی دەست دەژمێران. بۆیە کاک باقی ئەو کلێنشی پڕ کردەوە بۆ مناڵی نووسی مناڵیشی لەبیر نەکرد. بەڵام بڕوا بکە ئێستا شعرێکی مناڵانی حەزەکەم بخوێنمەوە ئەگەر گونجا بەڵێ ئەو کاتش لە دووبەرەکی حتا بۆ ئەدەبی مناڵیش کە ئەینووسی داوای لێ دەکردن کە لە دووبەرەکی خۆیان بپارێزن داوای یەکگرتنیە دەکرد. کاک باقی وەکو وتم پێشبینی دەکرد هەر بەو داخەشەوە مرد
لە بری عشقی میلەت بیسووتێنە داخی میلەت سووتانی. ئەم شعرەی بۆ مناڵان نووسیوە حەزەکە دڵم شادا ڕووم گەشە ناترسم لە هەڕەشە چونکە پاک و خاوێنم من دوور لە شەڕە جوێنم زانستی وامە هەردەم بێوچان هەوڵ دەدەم من تیشتی ڕێگای گەلم ئاسۆی هەڵهاتووی کەلم مرۆڤم لا یەکسانە لە هەر شوێنی ئەم جیهانە خۆزگە گەلم بدایە گشتێکیان بگرتایە بەداخەوەیکی نەگرت وە دڵیاشم ئیساس پەیام بۆ کاک باقی نەدەم وا ڕەشبین بوومە منیش ئەڵێم هەرگیز یەک ناگرن. جگە لە بەرەمی شعری لە بواری نووسینی کورتە چیرۆک و چیرۆک و ڕۆمانیشدا دەستێکی باڵای هەبووە لە هەمان کادا لە بواری پەروەردەی و وەرگێڕانیشدا چەند بەرهەمێکی هەیە تا ئەو کاتەی خۆی لە ژیاندا بووە نۆ بەرهەمی چاپ و بڵاو کردوونەتەوە لە دوای مەرگیشی ژمارێک بەرهەمی دەستنووسی جێشتۆ و ئەمانەش بەشێکن لە بەرهەمەکانی. بەم خاکەوە پەیوەستم یەکەم بەرهەمی چاپکراوێتی و ساڵی 1990 بڵاوی کردوێتەوە. نیشتیمان کۆمەڵە هۆنراوە بۆ مناڵان ساڵی 1991 منداڵ و خێزان کۆمەڵە هۆنراوە بۆ مناڵان ساڵی 1991 چۆک دانەدان هۆنراوە ساڵی 1992 باخچەی تاوان کۆمەڵە هۆنراوە بۆ مناڵان ساڵی 1993 شوانە بچکۆلانەکە چیرۆک بۆ مناڵان ساڵی 1994 ئەم گەل و خاکەم خۆش دەوێت چیرۆک بۆ مناڵان ژانی ژیان کۆمەڵە چیرۆک چاوساوەکان ڕۆمان گڕی بڕوا ڕۆمان. ئەو هاوڕێ گەنجانەی کەم هانی دەدات بۆ خوێندنەوە نووسین و بەرەمەکانیان بۆ دەباتە شاری بەغاو بۆیان بڵاو دەکاتەوە. لە تەگەوەشدا دەکەوێتە سۆراغ و پەیداکردنی کتێبە یا ساخکراوەکان و بەنێو دەست و چاوە پڕ لە ڕق و بێڕەحمەکانی جەلادەکانی باس و بازگەکانیدا دەیانگەنێتە دەستی هاوڕێیانی و ئەو کەسانەی هەڵوەدای خوێندنەوەیان بوون لە سلێمانی و چەمچەماڵ. بەداخەوە کاکباقی تەماشای کرد زۆرێک لەو سەرکردانەی کە جی ئومێدی ئێمە بوون کاتی هاتنە شار و دەسەڵاتیان وەرگرت لە بری ئەوەی لە خەمی میلەتا بوون کەوتنە خۆ دەوڵەمەندکردن کەوتنە چەوسانەوەی چینە هەژارەکان کۆمەڵێک مەسئولی پاشەڵ پیس و کاسەلێس و ماستاوچیش پلە و پایان وەرگرت ئەمانە خەڵکی فەقیر و هەژاریان لە فکرچەوە بۆیە کاکباقی دیسان چەکی شعری بەکارهێنا و هەوڵیدا ئەم جارە بۆ چینی و چەوساوە بنووسە بۆیە قۆناغی دوای ڕاپەڕینی کاکباقی هەستەکەم قۆناغێک بوو بۆ چینی چەوساوە شعری دەنووسی حەزەکەی با نمونەیەکی لەو شعرتان بۆ بخێنبووە دەبێت شتێتریش هەیە بیڵێم شعری کاکباقی لە ژێر تەئسیری کازیوەی شێرکۆبیەکەسا بوو زۆرێک لە شعرەکانی کاکباقی لە شێوەی پۆستەرە شێرا نووسراون کازیوەی شێرکۆبیەکەس کە کۆمەڵێک پۆستەرە شێعرا کاریگەری لەسەر زۆرێک لەو شاعرانی ئەو سەردەمە کرد تەنانەت بەم نیشەوە بۆیە ئەمە هەستەکەم کاریگەری کازیوەی شێرکۆبیەکەسی لەسرە تێر ماشێنەکەی ڕاگرت بە خێراییەکەوە تەماشایەکی خەڵکەکەی کرد مناڵێکی جلک شڕ دەستی بۆ لایەوە درێژ کرد ئەو دایە قاقای پێکەنین و پێی لە بەنزین تون کرد دیارە مناڵەت چەوساوە
هەژارەکەی جێشت. تەمەنی 16 ساڵ و 17 ساڵ و 18 ساڵ و 19وانە کە خەڵک ئەکەوێتە خولیایی هوەر و ئەدەبوانەوە حەزەکە هەموو دەرگاکان تاقیکاتەوە، حەزەکە مۆسیقا تاقیکاتەوە، هوەری شێوەکاری تاقیکاتەوە، شانۆ تاقیکاتەوە. من لێر ناشەرمەوە، من بۆ خۆم لە هوەری شێوەکاریە ئیشم کردو، ڕسم کردووە، هەوڵم داوە فێری مۆسیقا ئەو هەمە کاریە بۆ گشتێ بێ، بۆ باقیەکێ بووانە، باقی خۆی هەمە لە ئەسڵە طبعاً باقی بۆی لە کتێبیش جیانە بێتەوە. زۆر نووسەر هەیە بۆی کە دەسەدەتە نووسینتر خۆی زۆر پێ گەورەیە، تووشی غروریەکە بێ دوورەکەوێتەوە لە قەڵەباڵغیوانە. باقی بە عکسی هەمووەوە کتێبخانەی دانابوو، لەسەر دادەکان کتێبی فرۆشت، دوکانێکی پڕ کردبوو لە کتێبی شڕوانە و هەندێک جار بە خۆڕایش کتێبێتدا بە خەڵک بۆی دانی کەم خەڵک بخوێنێتەوە. باقی عەبدولخالق یەکێک لەو شاعیر و نووسەرانەی ڕازگویانە لەگەڵ ژیان و خەم و ئازارەکانی گەلەکەی ژیا و ئەو ماوە کورتەی تەمەنی کە 32 ساڵ ژیا چرکە ساتێک لە میلەتەکەی و خاکەکەی گیانەبەوە و دوجار لە دوای ڕاپەڕین و ئازادی و دامەزراندنی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی دیکە گەڕێکی دیکەی شەڕی براکوژی دەستی پێکردەوە و گەلی کورد لە کوردستانی عێراقدا ڕوبەڕووی قوربانیدان و مەینەتێکی چەند ساڵە کرایەوە و خاک و ئاسمان هەوری شەڕ دایپۆشی و بۆنی باروت و خوێن کوچە و کۆڵانی نیشتیمانی گرتبوو. دەڕۆم ئەم سەر ئاپۆرەیەم لەم وڵاتە مردووەدا جێناهێڵم، لاشەی تامەزرۆم لە کەلی حەزانەوە ئاوا دەکەم، گردۆڵکەی بیرە پیسەکان ڕێم لێ دەگرن، دەمی کراوەی گورگە برسیەکانی سەرشەقامەکانی ئەم شارە دەمانگەزن، ئاڵای بێدەنجی ناودەستی بیری کۆڵتان ڕاوەشێنن. کاتێک هێزێکی خۆماڵی تەنها 8 ساڵ دوای پرۆسەکانی ئەنفال و چیمیا باران و خەبات و قوربانیدانی چەندین ساڵە هانای بۆ سوپا و تانک و زیرەپۆشەکانی بەعز برد و پەلکێشی کردنەوە بە کوردستان، ئەو نووسەرە یاخیە وەک شاعیر و چیرۆک نووسێک نەیتوانیەوە قبوڵی ئەوە بکات هێزێکی کوردی دەبا بە و سوپای بەعز بێنێتە هەولێر. ئیدی شاعیر دەگاتە ئەو باوەڕەی لە ڕێگەی نووسین و شعرەوە پەیامەکەی ناگات و بێئومێدبوونی دەگاتە لوتکە و پەیوەستبوونی بە خاک و ڕازگۆبوونی لەگەڵ ژیان و بەرهەمەکانی و بۆ ڕەتکردنەوەی خۆفرۆشی و خیانەتکردن لە نیشتیمان بە مەرگی خۆی ئەو پەیامە دەگەێنێت لە لوتکەی هەڵوێستیدا بڕیار لە شێوازی مەرجی خۆی دەدات. لە ڕۆژی 9 ئەیلولی ساڵی 1996 بڕیار لە مەرجی خۆی دەدات و لە ماڵەکەی خۆیدا بە بێدەنجی و دوور لە دەنجی شەڕی براکوژی و هێنانی هێزی بێگانە لە شارۆچکەی چەمچەماڵ کۆتایی بە ژیانی دێنێت و بە ڕۆحی خۆی وەڵامی ڕووداوی سیوێکی ئابیدایەوە کە وەک خیانەت لێ ڕوانیوە. هەروەها پێشەوەی ئەو کارە ساتە بەسەر خۆی دابێنێت نامێکی دەستنووسی لای هاوڕێکی بەجێهێشتووە. هەستی کرد شۆڕشی کورد لەو ئاستەیان نییەکە میلەت یەخات بەداخەوە پەنجەکانێک دییان دەشکان هەر ئەوە ئەوش بۆ ئەو شۆڕشەش بوو کاتێکە دەسەڵاتی وەرگرت بەڵێ کاکە باقی ئومێدی ئەوە بوو پەنجەکان ببن بە مشتە کۆڵە و بەڵێ پەنجەکان ببن بە مشتە کۆڵە و بەڵێ پەنجەکان ببن بە مشتە کۆڵە و بەرامبەر بە دوژمنی کورد بۆ شێنرێن. بەڵام بەداخەوە ئەو ئاوەتی کاک باقی نهاتە دیسان شەڕی ناوخۆ دیسان ڕشانەوە و خیانەت ئەمانە وایان لە کاک باقی کرد کە بە یەک جاوەکو وتم ئەو تروسکاییشی نەمێنێ. هەموو شعرەکانیشی باز لە گرێدراوی خۆیەکە بە نیشتیمانەوە بە خاکەوانە و بڕواشی وابوو ناکرێ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بزوتنەوەی سیاسی کورد
شتێ بکە کە لەگەڵ لۆژیکە لەگەڵ ئاوەزانەیەتەوە بۆ ئەو ڕەنگە بۆ یەکێتر جیاواز بێ ڕەنگە بۆ بەڵام کاک باقی تووشی هینێ بوو تووشی دوایە ڕووداوە من نامەوێت بچمە وردەکاریەوە چی و چۆن و خەڵک چۆن پێناسەیەەکە بەڵام چرکە ساتی بڕاردان لەوەی کە ناکری ئەمە ڕووبدا تووشی یەسێکتەکە کە دوای ڕەنگاگەر ئەگەر یەکسەر کەسێک بتوانێت دەربازت کە دوای دەدەقاڵی باشە من بۆ ئەمە بکەم من بڕوام وایە کاک باقیش و هەموو ئەوانش دەمێژووە کە لەو چرکە ساتەیە کە بڕیارێکە دەن کە کۆتایی بەژیانی خۆیان بێن لە بەرامبەر شتێکا کە حەزم ناکرێ بۆیان ئەو چرکە ساتی یاسە ناومێدیە ناومێدێکی گەورەیە ناومێدی کە زۆر گەورە بوو ئینسان هەلاکە بە خۆکوشتن تۆڵە لە خۆی کاتەوە تۆڵەکردنەوە لە خۆی تۆڵەکردنەوەی لە هەڵەکان لە کەم و کوڕەکان سەبارەت بە هەڵبژاردننی شێوازی مەرگەکەی یاخود جۆرێک لە بڕاردان لە مەرگەکەی ینی هەر ئینسانێک هەتا هێزی ئەوەی نەبێ یاخود هەتا نەتوانێت خۆی بکوژێ ناتوانێت ئازاد بێ کاک باقی ئەو قۆناغی کەتیا ژیاوە ئەو خەمەی کە خەمی گەورەی ئەم بووە ئەو ئامەنجە گەورانەی کە هەی بووە لە سەردەمی زوڵم و ستەمی بەعزدا نایبینێ و لە نیوەی یەکەمی نەوەتەکان کە باشووری کوردستان ینی جۆرێک لە خۆبەڕێوبەری دروستەکە جۆرێک لە ئازادی ئەبێ لە دوای ڕاپەڕین هێشتا ئەوەی کاک باقی خەونی پێوە بینیوە نایبینێت و پێی ناگات ئەو بارودۆخەی کاک باقی بڕیاری ئەوە داد کە شێوازی مەرگەکەی خۆی هەڵی بژێرێ پێشتری ژاماژەم پێکرد نیشتیمان زۆر بێبایەخ کرابوو ڕۆحی خەڵک زۆر بێبایەخ کرابوو چۆن لە پاییزدا گەڵای دار هەڵ ئەوەرێ ئێستش 27 ساڵ دوای مەرجی کاک باقیش ئێستش پێکەنینەکانی خەڵک وەکو گەڵای دار هەڵەوەرن ئێستش ئەو خەمانی کاک باقی لە هەشتاکانە هەیبوو لە نیوەی یەکەمی نەوەتەکانە هەیبوو لە ڕۆژی مەرگەکەیە هەیبوو ئێستش زۆرینەی ئەو خەونانە نهاتوونەتە دی ئەتوانم بڵێم ئەگەر ئێستش زیندوو بکرێتەوە پەشیمان نییە لەو بڕیاری مەرگەی خۆی چونکە لە پێناوی ئامانجێکی زۆر باڵایە مەرجی خۆی هەڵبژارد و ڕازگۆ بوو لەگەڵ ژیان و فکر و بیر و باوەڕی خۆیان لەسەر و ڕازگۆ بوو لەگەڵ ئەو خەمانەی کە هەیبوو کە خەمی خاک و خەمی نیشتیمان و خەمی خەڵکەکەی بوو ینی لە کۆتاییە مەرگەکەشی ینی لە لووتکەیە کۆتایی بە ژیانی ئەو هێنا بەڵام بۆ هەمیشە لە یاد و یادەوەری ئێمە و هاوڕێکانی و چەمچەماڵە ئەمێنێتەوە و نووسین و بەرهەمەکانی بۆ هەمیشە بە زیندوی ئەمێنێتەوە. سوێکی ئابڕوویدا بوو لە شوێنێک دانیشت بووم هات سەری لێدام و خوڵکم کرد کە دانیشە گوتی کاکەمەلا کاتی عەسر بوو نوێژی عەسرم نەکردا چوم لەو مزگەوتە نوێژێکەکەم و دێمەوە بۆ لاو زۆر چاوەڕێم کرد بەواچ و تووشی کێشە بوو بێیان تووشی برادێکی کە بێ ئیشێکی بێ نەهاتەوە سەری لێ نەدام کە ڕۆی ئیتر نەهاتەوە نەبینیوە من نەبینیەوە بەڵام بۆ مەرگی زۆری ماوەیەکی پێچوو ئەو ڕۆژە نەبوو هەر لەو کاتی هەشت نۆ ڕۆژەی سوێکی ئابا بوو هەنێ ئیشمە بوو لە سنوور بووم لە سنووری بین عێراق و ئێرانە بووم هەواڵەکەم بیست من لە ناشنیا لێرە نەبوو هەواڵەکە چۆن بیست هەواڵەکە دوو هەواڵ بەیەکەوە بڵاو کرایەوە لەو کاتە شکانی پەیکەرەکەی شەید ئارام لەگەڵ تریاژی دیای مەرگی کاک باقی ئەو کاتە هەرکوانم بەیەکەوە بیستمن وەکوتم دوا دیدار ببوون لەوبەر ئەو ئەحساسە نەمتوانی دەربڕم دوا دیدار کە کاکە باقیم بینی هەستم کرد زۆر ماندووە بێزارە وازی یعنی
بە سیمایە ماندووبوون و کۆڵدان خوێنرایەوە. زۆر ناومێت بوو دیار بوو. کاک باقی لە ژیانە خۆشی لە خۆی نەبینی. لە سەرەتای لاوێوەکە و باسم لە مێر مناڵێ من هاوڕێ بم. هەتا کۆچی دوایی لەم ژیانە خۆشی لە خۆی نەبینی. ئومێدم زۆرە خوای گەورە بە میهرەبانی خۆی بیبەخشێ و لە بەهەشتەکەی خۆی جێی بکاتەوە. منیش هیچم لە دەست نەهات دەمەوێت ئیستا پەیامێکی بۆ بنێرم. بن و هاوڕێ بن و هەرگی چاوەڕی خۆشی ئێرە نەبی. بن و هاوڕێ بن و هەرگی چاوەڕی خۆشی ئێرە نەبی. بەداخەوە ئەمجا ڕوخان یەکجاریە تخوا بە تەماشای ئەم هەڵدێرە نەبی. نەک ئاژ بەتاڵ ئەمجا کورد بەتاڵێکی ترە. نەک ئاژ بەتاڵ ئەمجا کورد بەتاڵێکی ترە. بن و هەڵنەستی کورد و هەستانەوە ئەمجا مەحاڵێکی ترە. منیش ماندووم هاوڕێ منیش ماندووم لە ئەوسای تۆ زۆر بێزارتر. منیش ماندووم لە ئەوسای تۆ زۆر بێزارتر. ڕۆژگارێک بەڕێ دەکەین لەو سای تۆ زۆر بە ئازارتر زۆر بە ئازارتر. بن و هاوڕێ بن و منیش ماندووم. ئەو ماوەیە کە من بۆ زانیاریت هەر لەگەڵ کاک باقییان نا لەگەڵ باوکی شاتێک باوکی مام عەبدولخالق بیرمە مارسیسێکی دووتەنی هەبوو کە سابەتێک کردووانە لە کەرکووکوانە. من یەک دوو جار لەگەڵ یا چوم بۆی شوانم کرێکاری کاک باقی دوکانێکی بوو لای قەڵا ڕووی لە قەڵا بوو لەوێ جەریدە و کتێب و شتیوانە لە دوکانەکەی دانەوە هێنایە سەردادای فرۆشتوانە کە بە تایبەتی کە لێرە وایە کەم ئێواران هەبوو نەچین بۆوێ. ئەگەر بۆ چرکەیەکی وایە سەرێکمان ئەگەر بۆ مەرحەبایەکی وایە ئەگەر بۆ نوکتەیەکی وایە زۆر جار ئێمە نوکتە کۆیە کردینەوە. نوکتەی یەز نوکتەی ناومێدی کۆی گشتمانی کۆ کردەوە بۆی بەگیش ڕۆژگارە بچینەوە بە نوکتە بە تاڵمانە کردەوە. پرسیارە بکەم ئەو پرسیارم بۆ ئەم پرسیارە ئێستا و خیانەت لای باقی چی بوو؟ باقی کەسێکی لە ناخە کەسێکی زۆر پاک بوو زانی کەسێکی زۆر بەریئیش بوو. من طبعاً کە سەیری سیمای تەکرد سەر سەیری ڕسمەکانی کەزانی ئەو بەراعەتا بینی خۆ زۆر جار ڕسم وانە ڕنگ و ڕوو ڕنگدانەوەی ناخە. باقی خیانەت جۆریەیە ئەو خیانەتی کە ئەو ینی بە تەسەوری ئەو خیانەتی کە ئەو بەگژیاتەوە بۆ شێوەیە بەگژیاتەوە ڕەنگە ئەوە دوا وێستگەی ناومێدی بێ. من باسم کرد لە شوێنێکە باقی ڵێ چۆنە بێ ئەمە ڕوو بدە. باقی گومانی هەیە ئەمە حەقیقەت بێ گومانی هەیە مەسەلەن باوا دابنین تۆ فریادرەست پێت وایە کەسێک فریادرەسە بەڵام هەرەو کەسە قۆڵت بگرێ و فرەت داتە بیرەکەوە. ئەمە وەکو براکانی ویسف لەبەرەوە بە باوەڕی من هۆکاری مردنی باقی ئەو چیرۆکە ناخەژێنەیە کە ویسفی بەسەرا هەمان چیرۆکە چونکە براکان هینەکەن دۆخێک دروستەکەن کە تەسەور ناکە دەبێت دروستکرێ کە بۆی ناتێت مێشک ئاوەز و عەقڵی بڕوا ناکە ئەمە دەبێت ڕووبدا. یعنی لە چرکەیەکە تووشی حاڵەتێکە بێ ئایا خۆ براکانن دێن قۆڵی ویسفەگرن بۆ ناو بیرەکە کە بۆ ویسفی ژەمان حاڵەتە باقی لە پێناوی ئینسانایی نووسی بۆ مرۆڤایەتی نووسی لە ڕوانگەی سێرکردن لە مرۆڤی کردەوە سێری مرۆڤایەتیە کرد. ینی خەمی باقی لە بینینی مناڵێکە کە بە دوای دایکی ڕاکە و داوای پاراکە و دایکی پارەی پێ نەبیداتێ لە چەمچەماڵەوە دەست پێ کرد تا گاتە جنوبی ئەفریقیا. یعنی بۆ ئەوەش بەداغ بوو بۆ کوردی بۆ پۆلیڤیەکیش بەداغ بوو. بۆیە ئەم ڕۆحە ئینسانیە ئەم ڕۆحە ئینسانیە دەبێ بیخەیتە سەر لەسەر چاوت دانی. ئەو شاعیرە گەورەیە خێزاندار بوو دوای خۆشی دوو کوڕ و کچێکی بەناوەکانی پێشڕە و پەیوەست بێژان بەجێهێشتووە. هۆکاری ناونانی مناڵەکانیشی وەک نووسینەکانی وابووە کە بەم شێوەیە بووە.
پێشڕە و بە ناوی شەید پێشڕە و چەمچەماڵیەوە ناوی ناوە کە یەکێک لە کادرا ڕۆشنبیرەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بووە. پەیوەست بوون بە خاکەوە، بێژانیش ئازادی هیچ گەلێک بێژانێکی گەورە لەدایک نابێت. دوای هەموو قسە و باسەی کە لەسەر شەید باقی کرا، من هاتمە سەر ئەم گۆڕستانە و ئەمەی کە پێی ئەڵەن شاری مردوەکان، بۆ ئەوەی هەمومان ئەم گۆڕانە بینین. هەموو ئەمانە لە دنیادا ژیاون، مرۆڤ چەندێک دەژی و دوایی کۆچ دەکات لە دنیادا نامێنێ. ئەوەی دەیبا لەگەڵ خۆی هەندێک کار و کردەوەیەتی، هەندێک کاری باشیشی کە لەم دنیادا بۆی دەمێنێتەوە، دواتر مرۆڤەکان قسەی باشی لەسەر دەکەن. شەید باقی یەکێک لەو سەربەرزانەی کە لە دنیادا ئەمەندە بە جوانی ژیاوە، ئەمەندە بە جوانی نووسیوێتی، ئەوەندە بە جوانی خەمی نیشتیمانی خواردووە، لەوەیە بەدەیان بەرنامەی هاوشەوی ئەم بەرنمەیە باسکردنی کۆتایی نایە. بۆیە ئومێد دەکەین هەمومان ئەم گۆڕستانە ببینین و ئومێدیش دەکەین کە هەموو هەڵگیری پەیامێک بین، پەیامی ئاشتی و ئاوەدانی و خۆشگوزەرانی و ڕازگۆیی بێ لەم دنیادا.